تێگەشتنی باوی خەڵک بۆ وشەی بیردۆز زۆر جیاوازە لە پێناسەی بیردۆزی زانستی. سڵام من ئەمە عەبدوڵام لە بەرنامەی تۆش لێ بکۆڵەوە. لە دێژێ ئەم راپۆرتەدا زانیاری زیاتر هەیە. فەرمووی. جیاوازی نێوان بیردۆز و یاسا لە زانستدا چییە؟ تێگەشتنێکی باوی هەڵە لە ناو خەڵکدا هەیە وا دەزانن لە زانستدا بیردۆز هێشتا بیرۆکەیە کە بەڵگەی پێویست نییە پاڵپشتی بکات و ببێتە یاسا و ڕاستێکی زانستی. هەندێک جار کەسانی ناودار و خاوەن پلەی زانستیش ئەو هەڵە تێگەشتنیان هەیە. بۆ نمونە لەو ڤیدیۆیەدا تاڕق سوەیدان کە هەڵگەری دکتۆرا لە ئەندازیاری نەوت و گاز و هەموو قۆناغەکانی زانکۆی لە ئەمریکا خوێندووە، ئاماژە بەوە دەکات کە بیردۆزی داروین جێگومان و گۆڕانە، چونکە هێشتا بیردۆزە و ڕاستی زانستی نییە. نظرية داروين ظنية، هي اسمها نظرية، هي ليست حقيقة، ظنية. بیردۆز و یاسا دوو بنەمای جیاواز و پێویستن لە زانستدا. یاسا وەڵامی چەند و چۆنی نێوان گۆڕاوەکان دەداتەوە. بۆ نمونە بە یاسای نیوتن دەتوانی هێزی چێشکردن و تاودان لەسەر ڕووی هەسارە و مانگەکان بدۆزیتەوە کاتێک بارستە و تیرەکانیان بزانیت. بەڵام یاسای نیوتن ناتوانێت وەڵامی ئەومان بداتەوە کە هێزی چێشکردن و تاودان بۆچی هەن. لێرەدا پێویستمان بە بیردۆزە تا وەڵامی هۆکار و بنەڕەتی یاسای نیوتن بداتەوە. سیاتر لە 2 سەدە دواتر وەڵامی ئەومان لە ڕێگەی بیردۆزی گشتی ڕێژەی ئەنیشتاینەوە دەستکەوت کە بۆچی هێزی چێشکردن و تاودان بوونیان هەیە. یاسا و بیردۆز هەردووچیان پێویستیان بە بەڵگە هەیە. دواتر لەسەر بنەمای بەڵگە دەکرێت ڕەت بکرێنەوە یان ڕاست بکرێنەوە، ئینجا قبوڵ بکرێن. ئەو کات دەبنە یاسا و بیردۆزی زانستی. هەندێک جار بیردۆز بەڵگەشی هەیە، بەڵام بە دروستی هۆکارەکانی ئەو دیاردەیە نادۆزێتەوە کە بیردۆزەکەی لەسەر دامەزراوە، بۆیە ڕەت دەکرێتەوە. بۆ نمونە زانای ئەڵمانی ئەلفرێد ڤاگنەر لە سەرەتای سەدەی 20م بیردۆزی خزانی کیشوەرەکانی پێشنیار کرد. پێیوابوو هەموو شکانی سەرزەوی سەردەمانێک وەک کیشوەرێکی گەورە پێکەوە بووە، بەڵام دواتر کیشوەرەکان لێک دوورکەوتونەتەوە. بەڵگەکانی بریتی بوون لە یەکەم هاوجێبوونی کیشوەری ئەفریقا و ئەمریکای باشوور، دووهەم پاشماوەی ڕۆک و گیانداران. بۆ نمونە خشۆکی مێزامۆرس کە لە ئەفریقا و ئەمریکای باشوور دۆزراونەتەوە و هاوسەردەم لە یەک شوێن ژیاون وا دەردەکەوێت ئەو کات ئەو دوو کیشوەرە یەک پارچە وشکانی بووبن. بەڵگەی سێهەم تەمەن و پێکهاتەی هەندێک زنجیرە چیا لە ئەمریکای باکوور و ئەوروپا لە سەردەمێک دروست بوون کە ئەو دوو کیشوەرە دراوسێ بوون. بەڵگەی چوارەم ئەو شوختوڕنینانەی بەستەڵەکەکان لەسەر بەردەکانی ناوچە خولگەیەکانی ئێستای زەوی دروستیان کردووە. ئەوش بەڵگەی ئەوەیە کە ناوچە خولگەیەکانی ئەمڕۆ سەردەمانێک ناوچەی جەمسەری زەوی بوون، بەڵام بەهۆی خزانی کیشوەرەکانەوە جێگایان گۆڕاوە. سەرەڕای هەموو بەڵگانش بیردۆزەکەی ڤاگنەر لە ناوەندی زانستی وەک بیردۆز قبوڵ نەکرا، چونکە نەیتوانی هۆکاری خزانی کیشوەرەکان بدۆزێتەوە. ڤاگنەر لە ساڵی 1930 و لە تەمەنی 50 ساڵیدا لە گرینلاند لە کاتی لێکۆڵینەوە لە سەرمان ڕق دەبێتەوە. لە سەردەمی جەنگی جیهانی دووهەمدا هێزی دەریایی ئەمریکا و هاوپەیمانان بۆ دۆزینەوەی ژێردەریایی ئەڵمانیەکان لە ڕێگەی سۆنەرەوە دەریاکانیان دەپشکنی. بۆیان دەرکەوت بنکەی زەریای ئەتڵەسی تەخت نییە و پڕە لە شاخ و دۆڵ. دواتر هێری هێز بیردۆزی کشانی بنکەی کیشوەرەکانی پێشنیار کرد. لە سەرەتای شەڕی ساردا بۆ چاودێری و سیخوڕی لەسەر تاقیکردنەوەی چەکی ئەتۆمی تۆڕێکی فراوان لە ئامێری پێوانەی زەمین لەرزە لە زۆر جێگای گۆی زەوی خرانەکار. سەرنجیاندا بوومە لەرزەکان لەسەر ڕێڕەوی دیاریکراو ڕوودەدەن. هەموو ئەو زانیاریانە و پاڵپشت بە بیردۆزی ڕەتکراوەی خزانی کیشوەرەکان و بیردۆزی کشانی بنکەی دەریاکان زەویناسان بیردۆزی پلێتە تەکتۆنەکانیان دۆزیەوە. مانگە دەستکردەکان ئەویان پشتڕاست کردوتەوە کە کیشوەرەکان و پلێتە تەکتۆنیەکان ساڵانە چەند سانتیمەترێک دەجوڵێن. ئێستا بیردۆزی پلێتە تەکتۆنیەکان یەکێکە لە بنەما گرینگەکانی زانستی زەویناسی کە لە ڕێگەی و بیردۆزەوە دیاردە سروشتیەکانی وەک بوومەلەرزە و گڕکان و دروستبوونی چیاکان لێک دەدرێتەوە. بیردۆزی پلێتە تەکتۆنیەکان بە گوێرەی بەڵگەکان ڕاستێکی زانستی حاشا هەڵنەگرە، بەڵام بۆ هەمیشە بە بیردۆز دەمێنێتەوە ئەگەر بەڵگەکان بۆ پشتڕاستکردنەوەی 100 هێندەی دیکەش زۆر بن. لەلایەکی دیکەوە بنەما و پایەکانی فیزیای سەردەم بریتین لە دوو بیردۆز کە بیردۆزی ڕێژەیی و بیردۆزی کوانتەمن. تەنها لە بەرەوەی ناویان بیردۆزە گومان لە ڕاستیان ناکرێت. تۆش زیاتر لێی بکۆڵەوە.